ئۆتۆریتای پرسیارەکان میسر دەمێ بۆ دەست پێ بکەم ئێمە دەزانین کە لە ناوچەی شار باژێر لەدایک بووی دەمێت تۆزێک باسی زەمەنی منداڵی و ئەو کاتەمان بۆ بکەیت چۆن بوو چۆن تێپەڕی خۆ من هەز ناکەم هەر گەورەش بوو مەزاری چەند باشە ئینسان زیندووە لە ڕاستە تەمان خۆ من لە دایکبوونی خۆم بەبیر نایە بەڵام دیارە بێت لە وەرزی زستانە لە دایک بووم کوڕە بچکۆلەی خێزانەکەمم لە من بچووکتر خوشکێکم هێناوی ڕێزانە ئێستا لە سلێمانیەژی ئەو کاتە ڕێگە و هاتوچۆی شار و لا دێوانە نەبوو هەر جادەژ نەبووە بۆیە زیاتر هاتوچۆ بە وڵاخ و ئەوانە بووە و ژیانی من تا تەمەنی 9 ساڵیشم هەر لە گوند بووم لەوێ لە کەش و هەوایەکی زۆر بڵین خۆمانەی گەورە ئەبی قوتابخانەی لێ بووە من چوومەتە قوتابخانەکە وەکو گوێگرت دایکم دۆشەکڵەیەکی وای پێڵێن نازانم بۆ هین کردوم کە بچم لەوێ بەس گوێ بگرم ئەو مامۆستایی کە وانەی ئەوتەوە ناوی مامۆستا ئەنوەر بەرزوو بوو تا ئەم ساڵانەی دواییش لە سلێمانی هەر کتێفرۆشیێکی هەبوو و من چەند جارە چوومەوە خزمەتی هەر بەیادی ئەوەی کاتی خۆی تەلەبەی گوێگری ئەو بوو و یەکێک بوو لەو کەسانەی کە ژیرا و سزای زیندانی هەتایی یاخود لە سێدارەدانی بۆ دەرچوو هەموو نینۆکەکانی دەستیان دەرهێنا بوو لەسەر بیر و ڕاکانی خۆی من بە ینی بە نازی ئەو مامۆستایە وردە وردە حەزم لە قوتابخانە و خوێندن و نزیک بوونەوە لە کتێب و ئەمانە کرد بۆ یەکەم جاریش کە کتێبم لەو ناڵی خۆما بینی کارتۆنێکم بەر چاو کەوت لە ماڵەکەیە سێرکم کتێبی تیا بوو لە دواییە کە زیاتر وشیار بوومانە بۆم دەرکەوت ئەمە کتێبێک بووە مامۆستا جەمال نەبەست دەربارەی فیزیا و ئەمانە نووسیوێتی ئێستا ئەو کتێبم دیسانەوە ینی وەرگرتەوە لە هینی مۆزەخانەی مامۆستا جەمال نەبەست لە سلێمانی نوسخەیەکیان بە دیاری دامێ هەر ئەو کتێبە دوجار بوومە فەقێ لای مەلا من ینی خوێندنی فەقایەتیشم نەختێک خوێن زستانان زۆر بەفرێکی زۆرە باری ئێمە بێڵنیان پێوت ینی ڕێگایەکیان نەکردەوە لە ماڵەکانەوە بەرەو مزگەوت و بەرەو کانی ژنان و کانی حەوزی پیاوان و ئەمانە ئێمە وەکو یادگاریەکی جوان بە بیرم دێ بەناو ئەو کەناڵە بەفرانەیە ئەچوین بۆ لای مامۆستا و ئیتر فەزایەکی زۆر خۆش بوو دوایی ڕێگای گیرا هەر لەو فترەی تقریبان ڕەنگ بێ لە ساڵانی پێنجەمی تەمەنم 6 ساڵ بووبم ڕێگای گیرا بە تیارە خواردنوشتیان بۆ ناردین هەلیکۆپتەر و ئەمانە هات لەبەر بەفر و ئەو بڵێ لەبەر بەفر ڕێگای ژیرا کەس نێتوانی هاتوو چۆ بکە شوێنێکی سەخت بوو ئیتر هەر لەوێ قوتابخانە کرایەوە باوکم بە ڕەحمەت بێ باخێکی هەبوو زۆری خۆشەویست بەڵام کە فەرمانی دەرچوونی قوتابخانەکە هات ئەو باخەکەی خۆی پێشکەش کردن وتی لەناو ئەم باخەیە قوتابخانەکە دروستکن ئیتر قوتابخانەکە زۆر بە خێرایی دروستکرا من تاکو پۆلی 3 سەرەتاییش لەوێ خوێندم وە خۆش بەختانە مامۆستاکانمان تێکەڵیش بوون یعنی لەوانەی کە مامۆستای ئێمە بوون مامۆستا ئەنۆر برزوو ئەو کاتە لەوێ ڕۆیشت بوو مامۆستا مەحەممەدێک هەبوو مامۆستا ئەختەرمان هەبوو یعنی ئەو تێکەڵی مامۆستاکان وای کردبوو کە قوتابخانەیەکی تێکەڵ دروست بێ هەندێ شەرمی کۆمەڵایەتی ئەمانەیە نەبوو لەو کاتەیە کچ و کوڕ پێکەوە چوین و پێکەوە ڕۆیشتین بۆ بندارەکان سەیرانمانە کرد ینی تەجروبەی ئەو ژیانە سروشتەی ئەوێمانە کرد تا ئەندازەیەکیش هەمیشە ترسێک هەبوو کە یعنی حکوومەت دێت و جادە دروست دەکەن بۆی ڕەبای عسکەری دابنێن و ئەو ترسانەی تر وردە وردە دروست بوو ئەوە بوو لە 1970 بە زۆر گوندەکانیان گشتی ژیانێکی سادە و ساکار و خۆش بەڵێ ناخۆش نەبوو هەندێک جار ناخۆش بوو هەندێک ئەرکی زۆریان نەخستیتە سەر ئەبوو بەفر بماڵی ئەبوو چا لێ بنێی ئەبوو چادا بنێی بۆ میوانێکی زۆر بە تایبەتی ماڵی ئێمە یعنی بە ئەرێک بوو هەر ئاوا نەبوو بۆت نەئەلوا بە تەمبەڵی ژیان بەریە سەر